ئەم جارە یەکێک لە باشترین کەناڵە کوردیەکانتان پێشکەش دەکەم بۆ دەستکەوتنی هەموو زۆرە زانیاریەک دەربارەی مۆبایلە نوێیەکان و بەراوردکردنیان. کەناڵەکە خاوەنی کوالێتێکی تایبەتە لە ڤیدۆکانی بە جوانترین شێواز و بەرزترین کوالەتی باسی مۆبایلەکان و تایبەتمەندیەکانی دەکات. ئەمە کەناڵێکی زۆر تایبەتە لە لای من، هەروەها بەڵێنی ڕێژێکی زۆری سەبسکرایبمان پێیداوە. هیوادارم بینێرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن، هەمووتان بچن پشگیری بکەن لە ڤیدۆکانیدا. دڵنیابن لە بواری مۆبایلدا بە باشترین شێواز خزمەتی ئێوەی ئازیز دەکا. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنی ئەم ڤیدۆیە دانراوە. ئێستاش بتان بینم چۆن سەبسکرایبی کەناڵەکەی بەرز دەکەن و پشگیری لێ دەکەن. نەتەوەی کورد کێیە؟ ئایا وڵاتانی تر چۆن باسی ئێمەی کوردیان کردووە؟ کورد بەنەتەوە ئازا و چاونەترسەکە ناسراوە. ئەگەر لە مێژوودا بگەڕێن دەبینین باو باپیرانی ئێمە هەمیشە لە جەنگدا بوون بۆ پارێزگاریکردن لە مافەکانی نەتەوەکەمان و هەزاران شەهیدمان داوە و چەندین زار ئەنفال و کیمیا باران کراین. هەرچەندە خاوەنی دەوڵەتێکی سربەخۆنین لە ئێستادا، بەڵام لە زۆربەی وڵاتانی جیهان وشەی کوردیان بیستووە و بەپێی خوێندنەوەی مێژۆکەمان ڕای خۆیانیان دەربارەی ئێمە وتووە. منیش لەم ڤیدۆیەدا وتەی کەسە بەناوبانگەکانی جیهانتان پێدەڵێم کە دەربارەی نەتەوەی کورد گوتیانە و ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت. موعەمەر قەزافی، شۆڕژگەر و سەرۆکی پێشووتری وڵاتی لیبیا کە بۆ زیاتر لە 32 ساڵ حکومی دەکرد، قەزافی بەهۆی لە دوانەکانیەوە پاڵپشتی نەتەوەی کوردی دەکرد، بە تایبەتی پێشمەرگەی باشووری کوردستان و پارتی کرێکارانی کوردستان کە ناسراون بە پەکەکە. لە بەهاری ساڵی 2011 خەڵکی لیبیا شۆڕشێکی سەکداری خوێناویان ئەنجامدا دژی حکومەکەی قەزافی و کەتیبەکانی. لە سەرنجەمدا لە 20 مانگی دەی ساڵی 2011 لەلایەن بەرهەڵستکارانی لیبیا کوژرا و سەبارەت بە نەتەوەی کورد گوتیەتی: من هەمیشە لەگەڵ نەتەوەی کووردا بوومە و گوتومە و دەشیڵێمەوە کە نەتەوەی کورد لەسەر خاکی خۆی دەژێت و مافی ئەوەی هەیە کە بەدەستی خۆی داهاتووی خۆی بنیاد بنێت. حەیدەر عەلیف سێم سەرۆکی پێشووی وڵاتی ئازەربەیجانە، بەڵام لەلایەن هەموو خەڵکی وڵاتەکەیەوە کەسێکی خۆشەویست نەبوو، بەڵام لەلایەکی تریش لەلایەن کەسانێکی زۆریشەوە خۆشەویست بوو و ڕێز و نرخێکی گەوریان بۆی دانابوو و وشەی باوکیان بەرامبەری بەکاردەهێنا و کەسانێکی تریش خۆشیان نەدەویست و پێیان دەگوت کەسێکی تێکدەر، ئەویش بەهۆی کێشەی نەوتەوە، چونکە خەڵکەکەی زۆر هەژار بوون و خاوەنی نەوتێکی زۆریش بوون. لە تەمەنی 88 ساڵیدا لە وڵاتە یەکگرتووەکان لە ساڵی 2003 کۆچی دوایی کرد. دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: بەڕاستی نەتەوەی کورد کەسانی ئازا و چاونەترسن. نێلسۆن ماندێلا سەرۆکی باشووری ئەفریقیا بوو کە یەکەم سەرۆکی ڕەشپێز بوو کە حکومی باشووری ئەفریقیای دەکرد. ماندێلا لە ساڵانی 1994 بۆ 1999 سەرۆکی ئەفریقیای باشوور بوو. لە ئێستادا ماندێلا وەکو سیمبۆڵی ئاشتی و مافی مرۆڤ لە وڵاتان دەناسرێ و لە ساڵی 1993 خەڵاتی نۆبڵی لە ئاشتیدا پێبەخشرا. خوا لە خۆشبوو نێلسۆن ماندێلا دەربارەی نەتەوەی کورد و کوردستان گوتیەتی: لەوانەیە من ئێستا کوردستان بە ئازادی و سەرفرازی نەبینم، بەڵام دڵنیام لەوەی کەنەوەکانی دوای من دەیبینن و ئێوەی کورد شایانی دەوڵەتی خۆتانن، ئەوە مافی سەرەتای ئێوەیە و پێویستە بەدەستی بهێنن. بنیامین نێتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلە و هەروەها سەرۆکی حیزبی لیکودی ئیسرائیلی یەمەنیە. 2000 پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرتووە و هەروەها خزمەتی هەبووە لە سوپای ئیسرائیلی و هەروەها برا گەورەکەی لە دەستدا لە ساڵی 1976 لە کردداری هەڵکوتانە سەر فڕۆکە دزراوەکی وڵاتی ئیسرائیل لە شاری ئەنتیبا. نێتەنیاهۆ یەکەمین سەرۆکوەزیرانی ئیسرائیلە کە لە ئیسرائیل لەدایک بووە و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: کوردەکان نەتەوەیەکی چاونەترس و تێکۆشەرن و ئەوەشیان لە سیاستکردنیاندا سەلماندووە و زۆرش بۆیان گونجاوە کە خاوەنی دەوڵەتێکی سربەخۆی خۆیان بن. تشار لوستانۆک سیاسیەکی شانشینە یەکگرتووەکانە و ئەندامێکە لە حیزبی پارێزەران و کاری کردووە لە بڕۆکسل و ستراسبۆرج و ئەندامێکە لە پەرلەمانی ئەوروپی و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: کاتی ئەوە هاتووە کە هەڵەکانی پەیماننامەی سایکس بیکۆ چاکەوە بکەین
و مافی کورد بەدەست بهێنین بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی. عەبدولعەزیز ئال سعود ناوی تەواوی عەبدولعەزیز بن عەبدولڕەحمان ئال سعودە، یەکەم پاشا و دروستکەری شانشینی عەرەبی سعودیە و دادوەری ژمارە 14 لە خێزانی ئال سعود و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی کورد پێویستی بە پیاو نییە، چونکە پیاوەکانیان زێگیر و نەمرن و ئافرەتەکانشان هاوشێوی پیاوەکانیان چاونەترس و بەغیرەتن. فیدێل کاسترۆ سەرۆکی وڵاتی کوبا بوو لە ساڵی 1959 و هەروەها ئەمینی حزبی شیوعی بوو لە کوبا و سەرکردایەتی دەکرد بۆ گۆڕینی سیستەمەکان بۆ سیستەمی شیوعی و تاکە حیزبی و لە ساڵی 1976 بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دوای نەشتەرگەریەکی ڕێخۆڵکە لە 31 مانگی حوتی ساڵی 2006 هەموو کارەکانی دایە دەست برا بچووکەکەی بە ناوی ڕائۆل کاسترۆ و لە 26 مانگی 11 ساڵی 2016 کۆچی دوایی کرد کە تەمەنی 90 ساڵ بوو و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی بەڕاستی تورکەکان گەمژەن، چونکە ئەوان داگیرکاریان بەسەر نەتەوەیەکدا کردووە کە هەرگیز بێزار نابن و وازیش ناهێنن. سەدام حوسێن لە 28 مانگی 4 ساڵی 1937 لەدایک بووە و لە 16 مانگی حوتی ساڵی 1979 تا ساڵی 2003 سەرۆک کۆماری عێراق بوو و لە 16 مانگی 3 ساڵی 1988دا لە شاری هەڵەبجەی سەر بە کوردستان کۆمەڵکوژیەکی مەزنی ئەنجامدا کە بە چەکی کیمیاوی هەزاران کوردی بێتاوانی کیمیاباران کرد و بە درێژای حکومکردنی زۆر ناحەقی بەرامبەر گەلی کورد ئەنجام دەدا کە هێندە زۆرە ناتوانین هەمووی لە یەک ڤیدۆدا باز بکەین و لە کۆتاییدا لەلایەن هێزەکانی ئەمریکاوە لە ساڵی 2003 دەستگیر کرا و دوای ماوەی چەند ساڵێک لە دادگایی کردن لە شاری بەغدا لە ڕێکەوتی 30 مانگی 12 ساڵی 2006 لە یەکەم ڕۆژی جەژندا لە سێدارە درا و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی لە هەر دڵۆپە خوێنی کوردێک تێکۆشەرێک لەدایک دەبێت. کیسنجەر لە 27 مانگی 5 ساڵی 1923 لەدایک بووە، دیبلۆماسی و سیاست مەدارێکی ئەمریکیە و بۆ خاوەنی پۆستی وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکان و بۆ خاوەنی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی لە ساڵی 1973 و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی چەندێک گەڕاوم تا ئێستا نەمبینیەوە و نەمدۆزیوەتەوە هیچ نەتەوەیەک وەکو کورد بە غیرەت و چاونەترس بن. دارین حەتشیتی گۆرانی بێژێکی لوبنانیە لە 27 مانگی 4 ساڵی 1970 لەدایک بووە، کاتێک تەمەنی 12 ساڵ بوو ئارەزووی لە گۆرانی وتنە هەبوو و تایبەتمەندە بە هێزی دەنگی و جوانیەکەی و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی کوردەکان شایانی ژیانێکی ئاسوودە و پڕ لە ئارامین و من بڕوام وایە کە ئەوان زوو پێش دەکەون و دەگەن بە ئامانجەکانیان. سلێمان عوسمان کۆنسوڵی مصری لە کوردستاندا دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی ئێمە وەک هاوڵاتی مصری زۆر کوردەکانمان خۆش دەوێ و زۆر شتی هاوبەش هەیە لە نێوان ئێمە و کوردەکاندا و لەم ڕۆژانەی ئێستادا 4 بۆ 5 ملیۆن مصری بوونیان هەیە کە لە بنچینەدا کوردن. وینستۆن چەرچڵ لە 30 مانگی 11 ساڵی 1874 لەدایک بووە، لە ساڵی 1940ەوە سەرۆک وەزیران بووە لە بەڕیتانیادا بە یەکێک لە سەرکردە سیاسی دیارەکان دادەنرا و لە 15 مانگی 1 ساڵی 1965 تووشی جەڵتەی مێشک بوو و دوای 9 ڕۆژ شەڕکردن لەگەڵ مەرگدا لە بەیانی ڕۆژی یەکشەممەی 24 مانگی 1 ساڵی 1965 کۆسی دوایی کرد و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی پێویستە کوردەکان و ئەفغانیەکان هەمویان بە چەکی کیمیاوی لەناو ببردرێن. نیلی مەقتزی گۆرانی بێژێکی لوبنانیە کە گۆرانی بێژ و نووسەری گۆرانی و مۆدێلە و لە 10 ئۆکتۆبەری ساڵی 1970 لەدایک بووە و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی من هیوایەکم هەیە کە خۆرەکەی نێو ئاڵای کوردستان ڕۆژێک لە ڕۆژان زۆر بەرز دەکرێتەوە و کەرکووکش دووبارە دەگەڕێتەوە بۆ خاوەنە کوردەکانی و هەروەها دەوڵەتێکی کوردی مەزندا دەمەزرێنن. نیکۆلاس ئالاستا لە ساڵی 1966 لەدایک بووە و گۆرانی بێژێکی لوبنانیە و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی لە ڕاستیدا کوردەکان کەسانێکی زۆر باشن و شایانی هەموو دڵخۆشیەکانن.
سابر ڕووباعی گۆرانی بێژێکی تونوسیە لە 13 مانگی 3 ساڵی 1960 لەدایک بووە و خاوەنی ناوبانگێکی گەورەیە و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: من زۆر ڕێز لە کوردەکان دەگرم و زۆر هەوڵەکانیان بنرخ دەزانم بۆ دەستکەوتنی ئازادی و مافەکانی خۆیان و زۆریش خۆشیانم دەوێت. ڕۆناڵد ڕیگن سیاسەتمەدار و ڕۆڵگەڕێکی ئەمریکی بوو، هەروەها بۆ ماوەیەک پۆستی سەرۆکی ئەمریکای پێدرا بوو کە چلەمی سەرۆکی ئەمریکا بوو و پێش ئەوەی ئەو پۆستە وەربگرێت دادوەر بوو لە ویلایەتی کالیفۆرنیا. لە ساڵی 1994 ئاشکرا بوو کە تووشی نەخۆشی زەهایمەر بووە و لە ساڵی 2004 کۆچی دوای کرد و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: بەم شێوازە کوردەکان ڕێزیان لە وڵاتە خۆرئاوایەکان گەر بۆ گەشتن بە ئارەزۆکانیان. کوردەکان وەکو ئاگروان و پێویستە ئێمە لە کاتێکی گونجاودا ئەو ئاگرانەدا بگرسێنین. ستیڤن هانتەر نووسەر و ڕۆڵگەڕێکی سینەمای ئەمریکیە و لە 25 مانگی 3 ساڵی 1946 لەدایک بووە و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: کوردەکان خاوەنی مێژوویەکی مەزنن و ئەوان نەتەوەیەکی ئازا و بەغیرەتن و لە زنجیرەی میدیایەکانن و ئەوان دەیانەوێت خاوەنی دەوڵەتێک بن بە ناوی کوردستان و هەروەها ئەگەر بین مێژووی کورد بخێنینەوە دەبینین کە مێژوەکەیان پڕە لە شۆڕش و بەرخۆدان بۆ بەدەستهێنانی مافەکانیان. مارگۆت واڵسترۆم لە 28 مانگی 9 ساڵی 1954 لەدایک بووە، وەزیری دەرەوەی سویدا و دیبلۆماس و سیاسەتمەداری حیزبی کرێکارانی دیموکراتی کۆمەڵایەتی سویدا و دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: کوردەکان دژی تیرۆریستە جیهانەکانی وەکو داعش دەوەستن و پێشمەرگە تاکە هێز دەکە بەو شێوازە نەتەوەکەی دەپارێزێت و کاتی ئەوە هاتووە کە دەربارەی پرسی سەربەخۆی کوردستان بدوێن و ئەگەر ئەمە هەلێکە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی، ئەوە وڵاتی سوید بە هەموو شێوازێک پشتگیری لە کوردەکان دەکا بۆ سەربەخۆی بوونیان. فۆستەر فریس ملیاردێرێکی ئەمریکیە دەربارەی نەتەوەی کورد گوتیەتی: بەڕای من کوردەکان هاوشێوەیان نییە. هەر کاتێک مەسیحەکانی عێراق هەست بە مەترسی بکەن ڕاستەخۆ دەچنە پەنای کوردەکان، ئەوان کەسانێکی باوەفان بەرامبەر هاوڕێکانیان. من تا ئێستا کوردێکی خراپەکارم نەبینیوە. پێویستە ئێمە چەکی زیاتریان پێ ببەخشین هەتا پارێزگاری لە خۆیان بکەن. هەرچەندە پێشمەرگە چەکێکی زۆریشی پێ نەبوو، بەڵام توانی بە ئازایانە ڕوبەڕووی گروپی تیرۆریستانی داعش ببێتەوە و من زۆریانم خۆش دەوێت. و ئێستاش دوای تەماشاکردنی ڤیدۆکە، ئایا تۆ باوەڕت وایە کە نەتەوەی کورد لە داهاتوودا دەبێتە خاوەن دەوڵەتێکی سەربەخۆ و ئارەزوو بەوە دەکەن یاخود نا؟ دەتوانن ڕای خۆتانمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینێری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمە بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانشتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ. ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە، ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.